لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێ من جوان نەریمان بەرپرسی سەرچاومرۆیەکان لە ڕێکخراوی جۆبس KRDەوە لەگەڵتان ئەبم ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵە گەنجێک باسی ئەو بابەتاکەین کە ئایا ڕۆڵی گەنجان چەند بەسوودە لە ئیڤنت و چالاکیەکان لە هەمان کاتیشە ئەو پرسیارەمان لا دروستە بێ ئایا ئەبێ ئەو چالاکیانە هەر لە شارە گەورەکانی کوردستانە ڕێک بخرێت یاخود زۆر گرنگە کە لە شارە بچووکەکانی ڕێک بخرێت ئەمڕۆ کۆمەڵە گەنجێکی زۆر بەتوانامان لەگەڵە بێ فەرمون با بەیەکەوە بچین بیان ناسین. سڵاو لە سەکۆی گەنجانەوە لەگەڵتانین من خەڵات مخلیس قوتابیم لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی زانستە سیاسەکان بەڵێ دەبێت گەنجان لە ئیڤنتەکان بەشداری بکەن بۆی پەرە بە توانەکانیان بدەن. من ئەحمەد سەفا بەڕێوەبەری پەیوەندیەکان لە جۆبس.KRD ڤۆڵەنتیر.KRD پێ خۆشحاڵم کە ئەمڕۆ گفتوگۆ بکەم لەگەڵ برادران لەسەر بابەتی ئەوەی کە تەنها شەهادە بەس نییە و لە ڕۆژی ئەمڕۆدا پێویستە گرنگی زیاتر بە کارامەکانی خۆمان بدەین وەکو گەنج. سڵاوتان لێبێ تەرزە سیامەندم لەگەڵتانم لە بەرنامەی سەکۆی گەنجان لە بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیبلۆماسی بەرنامەیەک پێشکەش دەکەین لەگەڵ هاوڕێیانم لەسەر بەشداریکردنی گەنجان لە چالاکی و ئیڤێنتەکاندا هیوادارم بکتە مای سوود و سەرنجی هەموو لایەک و هەروە بتانین وەکو گەنجێک توانە و سکڵەکانی خۆمان ئەوەندە پەرە پێ بدەین بتانین لە داهاتوودا خزمەتی وڵات و کۆمەڵگاکەمان بکەین. سڵاو کەیوان کازڵم لە بەرنامەیەکی نوێی سەکۆی گەنجانەوە بە دیدارتان شاد بووینەوە بۆ تاوتێکردن و گەنگەشەکردنی بابەتێکی زۆر گرنگ ئەویش ڕۆڵی گەنج لە بەشداریکردن لە ئیڤنت و چالاکیەکاندا لەگەڵمان بن. سڵاو هاوڕێیان چۆنن؟ دووبارە بەخێر بێنەوە. وەکو خۆتانە زانن داینەمۆی بەرنامەی سەکۆی گەنجان ئەو هایە پێشکەشکاری نییە. ڕاتان چییە کاک کەیوانی بکەینە پێشکەشکارمان بۆ ئەمڕۆ؟ فەرموو کاک کەیوان. زۆر سپاس لە بۆ متمانەتان و ئینشاڵڵا لە جێی متمانێنگۆ دەبم. یەکەم سوالمان بەوەی دەست پێ دەکەین بۆچی گەنج پێویستە بە شێوەیەکی زۆر چالاکانە بەشدار بێت لە ئیڤنت و چالاکیەکان و لە تەرزەخان ڕادەست پێ دەکەین دەمانەوێت جێمان لە جوابی تەرزەخان بین. زۆر سپاس. بەڕای من لۆ ئەوەی کە گەنج مەسەڵەن بێوێتن کەسایەتی خۆی بەرەو پێش بباتن بناسرێتن و هەروە لە داهاتوو هەلی کاری زیاتر بەدەست بکەویتن پێویستە بە شێوەیەکی مەسەڵەن چالاکانە بەشداربی لەو ئیڤێنتانە هەم لە بۆ ئێستای و هەم لە بۆ داهاتووشی ئیسفادەی زۆری لێ دەبینیتن و ئەزمموی کەسانی دیکە مەسەڵەن وەردەگریتن شارزای ئەو کار و چالاکیانە دەبی شتێکی زۆر باش. سەتاسەت لەگەڵ ڕای تەرزەخانم من ئەتوانم لە ڕۆی ئەزمموی خۆشمانەوە باسی ئەوە بکەم وەک لە ڕێکخراوی جۆبس KRD کۆمەڵە ئیڤنتێکی زۆر بەشداریمان تیا کردووە لەگەڵ ئەوەشدا بە خۆمان ئیڤنتمان ڕێک خستووە ئەو گەنجانەی بەرکەوتەمان لەگەڵیان ئەبێت بێ لەوەی کە بڵین بێ لە پێشانگای هەلیکارەکانی کردومانە کە ئیشیان دەستکەوتووە کاریان دەستکەوتووە لەگەڵ ئەوەشدا زۆر باوەڕم بە بابەتی پەیوەندیکردن هەیە کە پێی ئەڵێن نەتۆرکینگ بزەبەت لەبەرەوەی کە تۆ بەشداری ئیڤنتێک ئەەکەی نەفەری نوێ ئەناسی کەسی نوێ ئەناسی لەوانەیە من لە ئەزمموی خەڵاتخانەوە شتێک وەربگرم لەوانەیە پەیوەندیەک لەگەڵ تەرزەخانە دروستکەم برادرایەتێکمان هەبێت سبەی دوو سبەی پرسیارێکم لەوان ئەبێت ئەوان پرسیارێکیان لە من ئەبێت بەڕای من سوودێکی زۆری ئەبێت ئەوە هەر ئەوەیە کە لە ناو خۆمان زۆر باوە دەڵێن واستە بەس تقریبان ئێستا واستەکە فۆرمە چیلیکەی وەرگرتیا هەمان ئەو واستەیە بوویتە نێتوۆرکینگ و چاکردنی عیلاقاتێکی زۆر باش و یعنی بنمونە کە بەشداری پێشانگایەکیان بەشداری ئیڤنتێک دەکەم کاک ئەحمەد دەناسم بەڵێ ئەوە عینەن ئەو واستەیە کە خەڵک باز دەکە دەرەوەڵی فلان شەخص واستەی هەبوو ئەمن لەو شتەی نەمتانی وەربگیرم بەس فل ئەخیر ئەوە شتێک نێ پێی دەگوترێ واستە کاک ئەحمەد دەناسم بەشداریم کردێ لە ئیڤنتێک و کاک ئەحمەد ڕقمم لەگەر گۆڕیتەوە و کۆمیونیکیشنێکی زۆر باشم چاکردیا لەو نوع حالەتانە تەلەفۆنێک لە بۆ کاک ئەحمەد دەکەم دەڵێن فلان ئیشم هەیە و خلاص ئیشەکەم دەڕوە تقریبا ینی فۆرمی
واستەکەش ئێستا کامل گۆڕانکاری بەسەرداهاتێ ئەوە هەمان ئەو وشەیە بەس ئێستا فۆرمەکی زۆر جیاوەستری وەگرتێ و خەڵک دەتانی ئیستقلال بکە فکاک ئەحمەد ڕێی تو چییە؟ ئەم زۆر هاوڕامە سپاس پێشەکی بۆ ڕای هەردووکتان زۆرم پێ جوانە بەڵام بۆەوەی مەسلەی واستەکە شی بکەمەوە واستە زیاتر لەوانەیە ئەوە بیت کە کەسە شیاوی شوێنەکە نەبی بیبیتە ئەو شوێنە بەڵام نێتۆرکینگ ئێستا وای لێ هاتیەکە تو کەسەکە بە شیاوە یعنی ئەو قابلەتی هەیە هەموو شتەکانی تێدا دەیناسی دەیهێنی زۆر تەبیعەیە بۆ شوێنی ئیشەکەت بەڕای من گەنجانی شانی مەرس نییە تەرکیز بکەنە سەر بابەتی ئیڤێنتەکە بۆی بچنە چالاکیەکەەوە یان ئیڤێنتێکەوە زیاتر پەیوەندیکردنەکە مهمە بەلای منەوەکو باستان کرد لەوێ نەفرێک دەناسی ڕەنگە نەک ئەوەی بەس ببێتە هۆکارێکی ئیش بدۆزیتەوە ڕەنگە بێتە شەریکت ڕەنگە خۆت بیتە خاوەنکار لەگەڵ ئەو نەفرە فکرێک پێکەوە دابڕێژن ئەوجا من زۆر بەلامەوە باشە کە گەنجان زیاتر احتیمام بە پەیوەندیکردنەکە بدەن نەک بابەتی ئیڤێنتەکان کە بەشدارن زۆر تەواوە کاک محمەد باسی ئەوەی کرد ئەسە لەوانەیە خەڵات خانی و زیاتر بڵین نمونەی هاوشێوەمان بداتێ بەس لەسەر ئەو شتێک کە کاک ئەحمەد وتی ئەتوانی بچێ ئیڤێنتێکەوە فکرەیەک لەویا وەربگریت یاخود خۆت ببیە خاوەنکار من برادێکی خۆم هەر بەشداری یەک لە ئەو بازارانەی کرد کە ئێستا هەر بۆ سەری ساڵ دروستیان کردبوو فستیڤالەکان ڕێک ئەوەیە لەوێ بوتێکیان دانابوو مۆمیان دروستە کرد ئەو مۆمانە دەست کردە یعنی فکرەکەی زۆر بەلاوە جوان بوو بۆ خۆشی چوو سێرچی کرد ئێستا بەرەبەرە خۆی فێرەکات لەسەر بزەبت فکرەکەی لەو فستیڤالە و لێ ئێڤنتەوە وەرگرت ئێستا خۆی وابەتەمایە کارێکی ئەوها دابنێ خۆی فێری مۆم دروستکردن کرد و کارێکی ئەوها دائنێ بۆ خۆی دەتوانین بڵێ پاڵنەرێکی زۆر بەقوتە کە سنفی گەنج بەشدار دەبی لەو ئیڤێنتانەیان ئەو جۆرە چاڵاچانە ینی ماعەدە فکرەکە و دەبتە پاڵنەرێکی زۆر بەقوت دەڵێ کە فلان نەفەر ئەو ئیشەی کردە ئەم نیش دەتانم بیکەم کە بەو فکرە ئەو نەجەحەتی هینە دەڵێ ئەم نیش دەتانم بیکەم ینی پاڵنەرێکی زۆر بەقوتە لە بۆی ممچینە ئەو حالیان فکرەکەی هەبی بەس تۆزێک ترسێک لە قەلبیدا هەبیتن و نەتانی دەست پێ بکە بەس کە دەبینم ئەمن نمونەکی واقعی لە پێشمە لە بۆی بەس پاڵنەرەکەم دەوێت زۆر جار ینی هەموو شتێکم حازرە بەس پاڵنەرەکەم دەوێت لە بۆی ڕێک دەست پێ بکەم بەشداریکردن لەو نەوعەجیانە ئەو پاڵنەرە زۆر بە جوانی لە بۆ دروست دەکە بێگومان مش هاوڕێم هەیە کە لە فستیڤالەکان لە بەهار و نەورۆز دەکرێتەوە ئەوە پاڵنەرەکە لە بۆی من یان هاوڕێکم چ خۆم هەر هاوڕێکم هەبوو کاری دەستی زۆر جوانی دەکرد ئیتر هەر لەبەر ئەو فستیڤاڵی بەهار و نەورۆزە چوو ئیتر ئێستا پەرێ بە کارەکەیدا و پێیجی زۆر باشی هەیە و کڕیاری زۆر باشی هەیە و لەوانە زۆر گەنج دەتوان پێشکەوت چکە گەنج کارامەیە و گەنج لە کوردستان زۆرە بەڕای من ئەو ئیڤێنتانە زۆر باش دەبی لە بوو گەنج بە کوردیەکەی دەبێتە ئەوەی کە من هەتا کەسێک نبینم ئیشەکەی کردوێ زەحمەتە بتوانمەکە ئەو بکەم ینی ئەو ئەگەرە زۆر زیاترە من ببینم جەنابەت ئیشەکەت کردوێ یان جوانخان شەکەیان کردوێ ئەوجا بۆ منیش ئاسانترە دەڵێ مەها فلان پێکرا منیش بۆ میش ئاسانە ینی ئەوە تقریبان هۆی لێ دێتەوە یەک بەخۆی ئۆڕێدی بە ڕێگاکەدا ڕۆیشتە و بەجێەکەدا ڕۆیشتە ینی ئەو شتانێکە ڕۆژێک لە کنت زەحمەت بووە و لە پێش چاوت قیمەتێکی زۆریان هەبوو و لێ ترسای بیکەی بەس کە ئەتوو دەڕۆی و نمونەی بارز دەبینی کە لە پێش چاوت دەبینی کابرا بەو ڕێدا ڕۆیشتە و یەکجار ئەوەندە زەحمەتیش نەبووە ینی کە دیتیتت ئەو بەجێەکەیدا ڕۆیشتە عەلئەقەل لە سەرەتاکان بەجێ پێویدا دەڕۆن و دوایە ئەگەر بتانی گۆڕانکاریش بکەی زۆر باشتر بەس لە بۆ دەستپێک یعنی ڕۆیشتن بە جێپێوی زۆر لە بۆت ئاسان دەبی ئەوەش ڕێک ینی سلمێنەری ئەوەیە کە شتەکە ئاسانترە ئەگەر ببینی یەکەک ئەو شتەی کردێک کە ئەتو ئەسان حەزت لێ ئەوەش لە زۆربەی ئیڤێنتەکان دەبینی کاکەوان نمونەیەکی زیندوو هەیە ئێستا بوویتە ترند لە بابەتی ئەمڕۆ بەڵێ مەسەلەی ChatGPT بەڵێ هەبوو کە لەناو خەڵکا زۆر باو بوو ئێستا لەم مودەی ئاخیرە شتێک دروست بوو منافسێکی سینی دیبتێک بزەبت ڕێک هەمان خۆتۆی ChatGPT هەمان هەنگاوی ئەوی کردەوە زۆر بە سەرکەوتوتر و باشتریش لە ChatGPT زۆر نمونەی تریش هەیە مەسەلەن بۆ نمونە گوگل سەرەتاکە گوگل دروستکرا پێش گوگل شتێکی تر هەبووەکو گوگل بەرام گوگل هات بە شێوەیەکی جوانتر دروستی کردە و
لەناو خەڵکا بڵاو بووە ینی دایمەن ئەمن فکرەکەم لەسەر وەیە ئەگەر جوانخانیش دوایەکە ینی طرحی خۆی بداتن شرط نییە دائیمەن بچی شتێکی نوێ چا بکەیت باشە دەتانی ئەو شتێک کە هەیە ینی ئینۆڤیشن و اختراع لەناو بکەی بیگۆڕێ شتێکی باشتر بالضبط. عینەن مۆزۆی چات جی پی تی و دیپسیک نمونەی زۆر بارزە لە و کۆمەڵک نمونەمان لەوەی هەیە ڕاستە یعنی شتەکە ئۆڕێدی بەخۆی مۆجودە و قابلیەتی گۆڕانی تێدا هەیە بەزە تا ئێستا کە شخصە فکری لە بۆ نەتوە دەتانێت ئەو شخصەبی ڕاستە تەرزەخان ئەتو لەسەر ئەو قسانە چت هەیە و ڕئیت چیە هەمان ڕێیم هەیە و زۆر جارج مەسەرن کە ئەتو بەشداری لەو ئیڤێنتانە دەکەی کەسی ئەوها دەناسی کە ینی هەمان فکرەی توی هەیە بەڵێ دەتانی یعنی ئیشتراکی لەگەر بکەی مادەم کە فکرەکانتان وەچیەکە لۆ منە ئەتو دەتەوێت ئیشەکی بکەی بەس ناتانی کو دەست پێ بکەی نازانی کو دەست پێ بکەی و بەتەنێش لە بۆت ناگونجێتن بڕک زەحمەتە عادەتەن ئیشکردن بە تیم وەرکینگیش لە بۆت کارەکان لە بۆ ئاسانتر دەکا کە ئەتو ئەو نەفەرەی دەناسی لەوانەیە بتانی ئەو فکرەی لە مێشکتەیە جێبەجێ بکەی بەڵێ من شاروا قسەی تەرزەخان ینی پێکۆ کارکردن زۆر باشە لە پێکۆ کارکردن زۆر باشە بەڕای من ینی ئەگەر کەسێکە بی پاڵنەرت بی و لەگەڵت بیوهانت بدا ئەویان زۆر باشتر ئەگەر لۆن منە تەرزەخان لە پێشانگایەک یان لە هەر شوێنێک بیبینم لەوانێ پەیوەندی پێ بکەم ئەو کاری ئەو کردیتی منیش بیکەمەوە لەوانێ من زۆر باشتریش بم لەوەی دەستخۆش لەوانێ من زۆر باشتریش لەو کارەکە بکەم بەڕای منیش پێکۆ کارکردن لە ڕووی گەنجان چکە گەنج توانایەکی زۆر باشی هەیە دەستخۆش هەر بابەتەکە ئەهێنینە سەر دۆزینەوەی کار و ئەوە هەر پێش بەرنامەش باسی ئەوەمان کرد کە پێویست نییە خۆت ببەستیەوە بەو بڵین شەهادەی خوێندوتە بەو بابەتێک کە خوێندنەکە تیاتەواو کردووە پێم وایە لەوانەیە گەنجانی ئێمە زۆر جاگوێمان لێ ئەبێ ئەڵێن کارمان دەست ناکەوێ خۆتان مەبەستنەوە بەو خوێندنەی کردوتانە ئەستا بخۆم وەکو باسم کرد ئەو بەشەی خوێندومە زۆر دوورە لەو کارەی کردم بەڵام کۆڵم نەدا هەر کە خوێندنەکەم تەواو کردوتم قەینا ئیشم دەست ناکەوێ لە بواری خۆم با خۆم بخەمەوە ناو بوارێکی ترەوە ئیشم لە فرۆشتن کرد ئیشم لە هەتا هاتمەوە سەر ئەو بوارەیە کە خۆمم تیا دۆزیەوە ئەوش سەرچاوە مرۆیەکانە زۆر جار باسی ئەو نمونەی خۆمەکەم بۆ گەنجان هەرماوەیەک پێش ئێستاش لە پێشانگای هەلی کار کە جۆبسکەی ئاردی ڕێکی خست دووسێ گەنجم بینی بەدوای هەلی کارە ئەگەڕان اینجا وتیان وەڵاهی ئەو بوارە ئێمە کەمە و ئیشی تیان نادۆزینەوەتم چیشتان تاوا کردووە بە خۆتان وتی وەڵا ئەندازیاری نەوتین ئێمە هەموو ئیشێکمان پێ ناکرێ ئەوجا زەردەخەرەیەکم کردوتم وەڵی ئەوەی لە پێشیشتە هەر ئەندازیاری نەوتە بەڵام قەت ئەو فکرم نەکردووە وەڵی بڵێم ئیلا دەبی لە نەوتا ئیش بکەم لەبەرەی وەکو ئەبینین یعنی وەزعکە ئێستا ئەو هەلی کارانەمان زۆر نییە ڕێک خۆتان فرێدەنە هەر ئیشێک هاتە پێشتان با مەعاشەکەشی کەم بێ فکر لەوە مەکەنە وەڵاهی من ئەوەم تاو کردووە دەبی لە ئەوەندە ڕقەمەکەتر ئیش نەکەم نا ئیشێک بکەن هەتاکو نەفەری زیاتر ئەناسن هەلی کاری زیاتر دێتە پێشتان بەڕای من ئەزمونونەکە زۆر گرنگترە ئێستاوای لێ هاتیە جاران دەمان بیست دەمانگو شەهادە مەسەلەن مهم نییە بەخۆی مهمە ڕاستە بەڵام مەرج نییە شەهادە هۆکاری ئەوە بیکە هەلی کارت دەست بکەوی ئێستا ئەزمون و کەتا چەند بە خۆت لەو بوارت دەگونجێی خۆتە دۆزیتەوە ئەوە بێتە هۆکار زیاتر ینی مەعادە ئەزمونونەکەی ئەوەی کە بزات وە دەکە ئیشەکی باش و بەرەو پێشتونەکی باش تەبی سکیلزن ینی حتا چەند شەهادەکە دەبی لەوانەیە ئەو شەهادەوە ویشەی کە دەشیکەی زۆر لە مەجالەکەی دووربی بەس ئەوەی ئەتوو جودا دەکاتەوە لە شخصەکی دی هەبوونی سکیلز و کارامەیەکانە ینی حتا ئەگەر بێت و کە جەنابەت ئەندازیاری نەوتی باشە لەگەڵ شخصێکی تر کە ئەویش هەمێن ئەندازیاری نەوتە تەقدیمی نەفسی ئیش بکەن ئەوەی کە ئەو شخصە یەکلا دەکاتەوە ئەتوو لە ئیشەکە وەربگیرەی ئەو وەرنەگیرێ شەهادەکە نێت چونکە هەردووکتان هەمان شەهادەتان هەیە سکیلسەکانە لانی زمان لانی تیمۆرکینگ لانی کارکردن لە ژێر بە فشار ینی عامەتەن ئەوەی جودات دەکاتەوە بڕێک سکیلسەکانە نەگەوتە ئاەت شەهادە کتێ و بگرێت لەوانەیە ئەو شخصێکە وەریش دەگیرێ زۆرزار شەهادەی لەوی دیکە کەمتر بێ بەس ئەوەی کە زۆر بەخۆتی کردێ سکیلزەکانە و قەتیش شەهادە بەوەی مەبەستنەوە کە بڵێن وەڵاهی مادەم شەهادەم نییە ناتانە فلان شتی بکەم
زۆر ئیلۆن مەسک حالیان ئێستا دەوڵەمەندترین و بارزترین پیاوی دنیاە و شەهادەشی نییە و نمونەی زۆر بارزتریشمانێک کە خۆیان لە شەهادەی نەبەستیتەوە. خەڵاتخان لەسەر مۆزوعی سکیلز و ئەوانە چ ڕەئیەکت هەیە؟ بالضبط شردنی ئەو شادێک کە تو دەینی هەر لەو بوارەیش بکەیت زۆر جار کەسێک هەیە حەزی لە بەشێکی ترە یان سکیلی زیاترە بۆ نمونەوە خاتونەمان کە ڕاستە ئەندازیاری نەوتا بەڵام زۆر باشە لە ئیشەکە ئێستا لەوانەیە زۆر باشتریش بیتن لەو ئیشێکە لەوانەیە تەقدیمیان کردبی لە بۆی و بۆیە من ژوا دەڵێم کە سکیل پەیداکردن زۆر باشترە لەوەی کات و خۆت بە شەهادە بەستی و بڵێ ئیلا دەبێ من لەو بوارە ئیش بکەم خۆت تەرخام بکەی لە بۆ بوارەی و فێربوونی زمانیش ئێستا کە لە هەر شوێنێکبی دەبی دوو زمان بەلای کەم بزانی ئەوەش هەر زۆر باشترە لەبەوەی. ئەگەر دیقەت بدەن هەر لە نێوان خۆمانە ئەستا 5 کەسین بەڵێ 3 کەس لەوانە لە بواری خۆی ئیش ناکە ئەوش جوانتان کە نەوتە ئێستا ئیشێکی تر دەکات جەنابەت کاکەوان خۆم بە هەمان شێوە اختصاصێکم بەڵام لەو اختصاسە ئیش ناکەم قەڵاتخان و تەرزەخانی شێشتا قوتابینە بەس ئەوانیش ئینشەڵا لە بواری خۆیان ئیش دەکەن بەس ڕەنگە ئەوانیش بگۆڕن یعنی بە پێویستی بازاڕ ینی بەس ئەوەیە شەرت نییە ئیلا لە بواری خۆت بی و ینی هەشتان عمر زۆر مایە و زۆر شت مایە ببینن یعنی شتەکان بۆی مەبەستنەوە کە ئێستا هەردووکتان مادەم ئەندەرگراجویتن و هێشتان تەخەڕوجتان نەکردیا ماتانە باشە مادەم پرسیارەکە هاتە سەرمە بە حکمی ئەوەی کە ئەمە تەڵەبەینە لەگە خەڵاتخانی بەڕای بۆ پێتان باش نییە مەسەلەن ئیڤێنت و چالاکیەکان نەک تەنها مەسەل لە ناو شارە گەورەکان لەونە سلێمانیە هەولێرە لەو جیانە بکرێتنیان لە دەرەوەی شارەکانیش پێتان باشە بکرێنە لە شارە گچکەکان یاخود مەسەلەن چۆمانە هەر جێشی دیکەیە کە خەڵک بەسەلەم بزان کە گەنجی زۆر لێ و سوودێکی زۆریان پێدەگاتن لە خەڵاتخانی دەست پێ بکەیت. بەڵێ هەر وەک تەرزەخان گوتی کوردستان شوێنی گەشتیاری زۆر خۆشی لەیە و شوێنی بەناوبانگی لێ بوو نمونە چۆمانە لاولێ ڕەواندزە لە سلێمانی ئەوە چیای گۆیژەیە و هەموو شوێنان دەتوانی لەوێ ئیڤنت بکەین و ئیڤنت بکەینەوە لەسەر مەسائلی کردنەوەی ئیڤنت و چاڵاچی دوور لە ناو سنتەری شارەکان. وەک فکرەی من کە زۆر مهمە یعنی ئیشتەکە بەس وابەستە نەکرێ بە خەڵکی شار و بە ناو سنتەری شارەکان چونکە ڕێژەی گەنج کە ئەوەندە لە ناو شارەکانێ و لە دەرەوەی شارەکانیشێ و لە قەزا و ناحیەکانیشێ لەوانەیە لەبەر هەندێک بارودۆخی تایبەت ئەوان نەتوانن و پێیان نەکرێ بێنە ناو سنتەری شارەکان فۆکەسکردنە سەر ئەوەی کەوا لە قەزا و ناحیە و شارۆچکە گچکەکانیش بکرێتەوە وەک فکرە هەز دەکەم شتێکی زۆر باش دەبیت چونکە ئەو نسبەتە گەنجەیکەوە لەوێن دەریشەیە دەتوانن زۆر سوودمەند بن و ئەوانیش دەتوانن نێتوەرکینگەک و علااقاتێکی زۆر باش چا بکەن لە بۆیان زۆر مستەفد دەبی هەم لە بۆ دۆزینەوەی هەلیکار هەم لە بۆ ناسینی خەڵک و لە بۆ بەرەو پێشبردننی خۆیان لە بۆ کۆمەڵک مەسایل کە لەوانێ عزریان هەبی و نەتانە بێنە ناو سنتەری شارەکان فۆکەسکردنە سەر ئەوەی کەوا لە شار و شارۆچکە گچکەکان بکرێت بەڕای من زۆر باش دەبی. زۆر ڕاستە هەر لەسەر ئەو بابەتە زۆر حەزەکەم باسی ئەوەش بکەم کە گەنج شەرت نییە خۆی ببەستێتەوە بۆی ئیلا کارێکی دەست بکەوێت اینجا بەشداری ئیڤنتێکەکە یان چالاکیەک ئێمە وەکو دامەزراوەی کوردستان لە ڕێکخراوی ڤۆڵەنتیر ئاردی لەوانەیە کاک ئەحمەدیش زیاتر بدوێ لەسەر ئەو بابەتە ئەو هەلەمان بۆ گەنجان ڕەخساندووە کە وەکو خۆبەخش ئەتوانن گەنجەکان بەشداری بکەن لە ڤۆڵەنتێرکەی ئاردیش خۆبەخشەکانیش مافیان پارێزراوە کاک ئەحمەد ئەتوانێت زیاتر باسی ئەو بابەتەمان بۆ بکە چۆن گەنجان بتوانن بەشداری بکەن لە ئیڤنت وەکو خۆبەخش. ئەمە باسی یەکێک لەو ڕێکخراوانە دەکەین وەکو خۆمان وەکو دەستگای کوردستان فاوندیشن دوو ئینتیتیمان هەیە کە زۆر تایبەتون ئیش لەسەر گەنجان دەکەن ئەویش وەکو جوانخان وتی ڤۆڵەنتیر.kr یەکێکیانە کە ئیش لەسەر بواری خۆبەخشی دەکا ئەمە هەوڵماندایە کە شتێک دروست بکەین لای خۆمان کە گەنجان ئەو ئەزمموی کە پێویستە وەری بگرن پێشوی بڕۆنە ناو بازاری کار هەڵ بدەین هەلی خۆبەخشیان بۆ بڕخسێنین بۆی سەرەتا هەلێکی خۆبەخشی بکەن لەو بواری کە دڵخوازیانە ئەو جاکە ئەو ئەزمونیان پەیدا کرد هەرچەندە سەرەتایش بێ
ئەو جابسنەوە بازاری کارە ئەو شەڕێکی جۆبز دۆت کە ئاردیەوە ڕەنگە من ئێستا ژمارەیەک بڵێم کە جێ خۆشحاڵیە کە نزیکەی 9,000 خۆبەخش لە ئێمە تۆمارکراون لە ڤۆڵنتی دۆتکەی ئاردی لە هەموو شار و شارۆچکەکان لە هەموو کوردستان هەوڵمانداوە کە بتوانین ئەو هەلی خۆبەخشێ بۆ هەمویان بڕخسێنین جیاوازی هەڵ بەبێ جیاوازی ئەویش بۆیە ینی پێم خۆشە بچینە ناو هەندێک بابەتی خۆبەخشیشەوە کە بۆچی گرنگە زیاتر لە تەرزەخان ئەگەر ڕای خۆی بڵێ لەسەر بواری خۆبەخشی لە زانکۆ هەتا چەند ڕەخساوە بۆتانە و هەلا تا چەند بە گرنگی ئەزانین بەڕای من زۆر گرنگە ئەتوو کە گەنجی مەسەرەن لە زانکۆی هێشتا تەخەڕوجت نەکردیا هەوڵ بدەی کاری خۆبەخشی بکەی ئەزمونەی لە بۆ خۆت پیا بکەی بناقەچی پتە لە بۆ خۆ دروست بکەی لەوەی پاش ئەوەی کە ئەتوو تەخەڕوجت کرد بتانی ئیشەکی باشت بەدەست بکەویتن عەلەقەن ئەگەر لە بوارەکەی خۆشت دەبیتن و کێشەی زۆربەی یعنی کێشەی زۆربەی گەنجی ئێستا ئەوەیە بە خۆشمانەوە مەسەلەن فکری ئەو هەیە درێ کە ئەمن لۆ بچم بە خۆبەخشی ئیشێ بکەم یان لۆ بچم لە جێکی ئیشێ بکەم موچەکی کەمم هەبیتن پارەکی کەمم بەدەست بکەوی ئەتوکو دەتانی سەرەتا کە هیچ سکیڵەکی ئەوەندە زۆر نییە داوای معاش و پارەی زۆر بکەی سکیڵی خۆت زۆر بکە بڕۆ بەشداری ئەو کارانە بکە کە مەسەلەن ئەو بەشداری ئەو شوێنانە بکە کە داوای خۆبەخش دەکەن سکیڵی لە خۆت پیاکە ئەو دەتانی ئەتو ئەو ئیشت بەدەست بکەوی کە بە خۆت دەتەوێتن و بەس لەسەر ئەوانش کە مەسەلەن ئەو شوێنانەی داوای خۆبەخش دەکەن پێویستە کەمەک ئەو بربەستانە کەم بکەنەوە لەسەر گەنجان لۆ نەگەنجی ئێستا زۆربەی زۆری ئینگلیزیەکی ئەوەندە باش نازانیتن یان ئەگەر حەزیشی لێبیتن مەسەن لۆی ناگونجێتن کاتی نییە ئەوەندە ئەگەر خالی بکە لە بۆ فێربوونی زمان کە دەڵێ گەنجی ئێستا زۆربەی ئینگلیزیەکی زۆر باش نازانی ئەوە دەبی ببتەن نقطەچی وەصلی زۆر بەقوت ینی داعینیە گەنج ئەگەر بڵێ ئەمن 24 ساڵم 25 ساڵم و هەتا ئێستا کە زمانێکی ئەوەندە مهم و کە وابەستەی دنیات دەکا کە هەرچی سۆرس و مەسائلی زانیاری و ئەو شتانێکە زۆر پێویستە حالیان بە ئینگلیزی وەبەسترایتەوە یعنی ئەوە وەک فکری خۆم کە لەکنم زۆر پرسیارە کوی دەبی گەنج نەتانی کە گەیشتبیتە ئەو عمرای و کە شتێکی زۆر بیسیک و زۆر سەرەتاییە وەک ئەولەویەتەکە لە بۆ ئینسان شتێکی زۆر و باشیشە یعنی دەبی وەبکە لە عمرێکی زۆر ریچکە فۆکەسێکی زۆر باش بخاتە سەر زمانەکەی چ عەرەبیە چ ئینگلیزیە یان هەر زمانێک لە بۆ خۆی کە زۆر باش بی یعنی دەبی لە بۆی دابنیشی بەجددی دەبی فۆکەسێکی زۆر باشی بخاتە سەری چونکە ئەهمیەتی خۆی هەیە بەڕاستی ئەکید یعنی گەنج دەبی پەرە بە سکڵەکانی پێ بدات یعنی چەند خۆلی ڕاهێنان هەیە بەشداری تیا بکەن قەت ئەوها فکر مەکەنەوە بڵێن وەڵاهی من زانکۆم تەواو کردووە خۆ نایم ئێستا بەشداری خولێکی ڕاهێنانی بەیسک بکەم زۆر جا ئەومان توش بووە وەک شەرمەک باز دەکەن هیچی تیانە من ئێستا ئەگەر خۆم کاتم هەبێ مەجالم هەبێ وەڵاهی پێم خۆشە بەشداری خولی ڕاهێنان بکەم لەبەرەوەی فێربوون قەت حەدی نییە مەجارێکی نییە بڵێ وەڵاهی من تەواو گەیشتمە ئەو پۆینتی پێویستم بە فێربوون نییە پێویستم بەوە نییە پەرە بە سکڵەکانم بدەم شتێکی وانە تۆ چەند پەرە بە ئەوەی خۆت بدەی هێشتا کەمە هەرچی خولی ڕاهێنان هەیە بەشداری بکەن هەتا کاتان دەڵێ ئینسان ئەو کاتەی لە فێربوون دەوەستێ ڕێک ئەو کاتەیە کە دەمرێ یعنی هەتا ئەو دقەی کە ئەتوو وعید کراوەیە کە لەسەر پێی و هەز دەکەی دەبیدای محاوەڵی فێربوون بکەیت جا شەرد نییە بوارەکی مختەزبی شەرد نییە بوارەکی دیاریکرا فێربوون لە هەموو شت بەڵام کاتی بەرنامەکەمان خلاص بوو و مۆزوعی باشمان باس کرد و ئینشاءڵڵا ئەو گەنجانەش سوودێکی زۆر باش لە گفتوگۆیەکەمان دەبینن ئەگەر هەریەکە و قسەیەکی کۆتایی بکە بە کورتی چی دەڵێن با لە تەرزەخانەوە ڕادەست پێ بکەین وەک قسەی کۆتایی لە بۆ گەنج و وەک بەشداریکردنی گەنج لە ئیڤنت و لە چاڵاکی چیان پێ دەڵێ و چیان لە بۆ بەجدێلی لە بۆ هەموو گەنجانێک ئێستا ئەمە دەبینن و هەم لە بۆ خۆشمان هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بتانین سکیل و توانای ئەوەندە باشمان هەبیتن کە بتانین خزمەتێکی زۆر باشی وڵات و کۆمەلگاکەمان بکەین کاک ئەحمەد دەستان خۆشبی زۆر سپاس بۆ هەمووتان گفتوگۆی باش کرد هەر لەسەر قسەکەی جەنابەت کە پێشەوەی بگەینە کۆتایی هەتا قسەیەک هەیە قسەیەکی تر کە دەڵێ هەتا فێر بم فێر نەبووم ئەوجا بەڕای من ینی دەبی گەنجان کۆڵ نەدەن لە فێربوون لە بەشداریکردن لە ئیڤێنت لە بەرەو پێشچوونی کارامەکانی خۆیان هەتا دەگەنە حەدێک کە پێویستیان
بە کەس نەبی دەتوانم بڵێم تەنها کارامەکانی خۆیان دەتوانن بێتە هەموو ئەو شتێک کە پشتی پێوە بەست. دەستخۆش جوانخان زۆر دەستخۆشی لە هەر هەمووتان دەکەم. بزەبەت وەکو تەرزەخان باسی کرد بە وا بکەین پەرەپێدان بە خۆمان بدەین کە لە وڵاتی خۆمان خزمەت بکەین نەک وەکو فکر لەوە بکەینەوە بڕۆینە دەرەوەی وڵات اینجا کار لەسەر خۆمان بکەین و پەرە بە خۆمان بدەین. دەستان خۆش. خەڵاتخان دەست خۆش بۆ هەمووتان گفتوگویەکی خۆش بوو. بەڕای منیش هەروە وەک تەرزەخان گوتی و وەک جوانخانش گوتی پەرە بە سکیلەکانی خۆمان بدەین و پەرە بە ئەوە بدەین کە کوردستان باشتر بکەین و ئیڤنتەکان بەشداری لێ بکەین ئەو جاچە ئیڤنتی کارکردنە چکە ئێستا ئیڤنتەکان بەرەو بەهار دەچین ئیڤنتەکان زیاتر دەکرێنەوە فیستیڤالەکان زیاتر دەکرێنەوە و بچین بەشداری لێ بکەین. سوپاس بۆ قسەکانتان سوپاس بۆ ئامادەبوونتان و دەستان خۆش بی و هەر بژین.